گروپێکی ئاژەڵدۆستن لە بەردەم باڵەخانەی وەزارەتی بەرگری بەریتانیا لە لەندەن خۆپیشاندانی ناڕەزایەتیان دژی بەکارهێنانی خوری و پێستی ورچەکان بۆ دروستکردنی کڵاوی هێزی تایبەتی پاسەوانی خێزانی شاهانەی بەریتانیا ئەنجامدا. ئەوان بە پۆشینی دەمامکی ورچ و تیری ساختە و خوێن داوای کۆتایی هێنان بەو نەریتە دەکەن کە نزیکەی 2 سەدەیە لە پێناو دروستکردنی کڵاوە فەرودارەکانی هێزی تایبەتی پاسەوانی خێزانی شاهانە ورچەکان ڕاودەکرێن. چالاکوانێکی بواری ئاژەڵ ئاماژە بۆ ئەوە دەکات وەزارەتی بەرگری بەردەوامە لە کڕینی پێستی ورچ بۆ دروستکردنی کڵاوی پاسەوانی پاشا. ئەوە پشڕاستکراوەتەوە کە ورچەکان بە شێوازێکی زۆر دڕندانە لەلایەن ڕاوچیەکانەوە بە چەک و تیرروکەوان ڕاودەکرێن. ئەمە شتێکی لە ڕادەبەدەر ئازاربەخشە. ئێمە داوای کۆتایی هێنان بەم نەریتە دەکەین. چەند ساڵێکە چالاکوانانی مافی ئاژەڵان لە بەریتانیا دژی ئەو نەریتە خۆپیشاندان ئەنجام دەدەن. بەڵام شەپۆلی ناڕەزایەتیەکان دوای تۆمارە ڤیدیۆیەکەی ئەکتەری کۆمیدی ستیڤن فرای سەبارەت بە ڕاوکردنی ورچەکان لە کەنەدا شەپۆلی ناڕەزایەتیەکانی فراوانتر کرد کە ئەو ئەکتەرە ئاماژەی بەوە کردبوو ورچەکان لە پێناو پڕکردنەوەی پێداویستی سوپا بۆ دروستکردنی کڵاوی سەربازی هێزی تایبەتی پاسەوانی خێزانی شاهانەی بەریتانیا ڕاودەکرێن. هاوکات فرای چەند گرتەیەکی ڤیدیۆیی کاتی ڕاوکردنی ورچەکانیشی بڵاو کردبووە و باسی لەوە کردبوو. هەموو ڕۆژێک کە سەربازەکانمان کڵاوێک لەسەر دەکەن کە لە پێستی ورچە سەربڕدراوەکان دروستکراوە ئەوە بێ ئابڕووی بۆ وڵاتەکەمان دەهێنێت. ئەوەش وەزارەتی بەرگری و سوپای بەریتانیای ڕووبەڕووی شەپۆلێکی تۆندی ڕەخنەی ڕێکخراوەکانی بواری ئاژەڵان کردووەتەوە. ئەوان دەڵێن لە دوای 200 ساڵ هێشتا ئاژەڵەکان دەکرێنە قوربانی جلوبەرگی سەربازی و ڕێوڕەسمە نەریتیەکانی سوپا. هاوکات چالاکوانانی مافی ئاژەڵان داوا دەکەن ئەو کڵاوانە کە لە پێستی ورچە ڕەشەکانی ئەمریکای باکوور دروستکراون بە خوری دەستکرد بگۆڕدرێن. سەبارەت بە شەپۆلی ناڕەزایەتیەکان وەزارەتی بەرگری بەریتانیا ئاماژەی بەوە کردووە ورچەکان بە شێوازێکی یاسایی بۆ سوودوەرگرتن لە خوری و پێستەکانیان لە بواری سەربازی ڕاودەکرێن. باسی لەوەش کردووە کە بژاردە جۆرە و جۆرەکانی خوری ساختە پێشتر تاقیکراونەتەوە نەیانتوانیوە ئەو ستانداردانە بەدی بهێنن کە مەبەستیانە.